خۆم داوامی زۆرم کردو 10 ساعات و 11 ساعات تەنانەت 14 ساعاتیش لە تەواما بوو. بەڵام ئێستا کاتێکە لە ماڵەوە ئیشی ئۆنلاینەکەم ئێستا زان نەچ نیحمەتێکە چکە بەڕاستی ئەتوانم بە هەموو شەکان ڕابکەم، هەم ئەو زەختە زۆرەی دەرەوەم لەسەر نییە و هەم خۆشبەختی ماڵەکەشم بەدەستی خۆمە و داهاتە سەر بەخۆکەش کاتێک کە خۆم حەزم لێدی هەروەکو وتم یان لە بینی دووکەوانە خۆم حەزەکەم و خۆم حەزەکەم یارمەتیەکی هاوسەرەکەم بەم کاتێکە تا هات پیاکەم نەک لەبەر ئەوەی پێویستە نەک لەبەر ئەوەی کەمە ئەرکی منە. سیستمی سەرمایەداری بیرکردنەوەیەکی چەپیان لە مێشکوانە چەسپان وایان تێگەیاندین ئەگەر هات و ئافرەتێک ژنی ماڵەوە بێت ئەوە فاشلە دواکەوتووە نەیتوانیەوە خەونەکانی بەدەست بێنێت. بەڵام لە کاتێکە لە ڕاستیدا پەیداکردنی پارە ئەرکی ئافرەت نیە، نە لە شەرعە نە لە کولتورە، ڕاست ئەرکی پیاوە باشە و هەروەها بەڵام ناڵم ئەمەیان خستە مێشکمانەوە کە ئەگەر هات و کەسێک نەتوانێت پارەیەک پیاکە ئافرەتێک و تەنها لە ماڵ و خەریکی پەروەردەکردنی مناڵ بێ کاتێکە لێ پرسن ئیشی چییە وەڵا هیچنی ماڵەوەم هەر لە ماڵەوە شێت بووم ینی خۆی بە دواکەوتوەزار. یەک شتێ هەیە کە زۆر زەربە لە ئافرەتەیە من ئێستا کە خانووی ماڵم ئەزانم دڵخۆشی ماڵ لە ژێر دەستی ئافرەتەیە و بەجددی دڵخۆشی ماڵ بەدەستی ژنە. کاتێکە ژنەکە بێتاقەت و مڕومۆچە ئیتر تاوانی دنیا کە تااقەتی هیچ شتێکە نیە، نە خواردنەکە تامی خۆشە و نە ماڵەکە ئەو ڕێک و پێکەیە